ئیش لەسەر جلوبەرگی کوردیەکەم خەنەبەندان بۆ نەو ئاهەنگەکان ئیتر هەموو شتەکانمان حازرین هیوا هەیە کە تۆزێ پەلەی بێ بۆ نەو ئاهەنگەکان لەسەر دیزاین خۆشمانەکەین و دیزاینش بەخواستی خۆتان نەتوانین بکەین حەزمان کرد شتی کوردەواری زیینگوکەینەوە پێشتر چین نوشتمان نەکرد بەس ێسەر هەستین بە وتمان تازە بڵێن فلۆکلۆری خۆمان و کوردەواری خۆمان هەستین بە تازەکردنەوەی شتەکان من ئەم جۆرە فستیڤالانە ئیسفادەم لێ کردووە لەبەرەوەی ئیشەکەی من لێرەکەیەن ئەناسرێت کاردێکیانەیە مێ و ئیتر ئیشەکانیشم خۆشم باسی ناکەم هەتا ئێستاش کورد لەخوا بە زیابێ کەس گرەی لێ نەبوو ئەوەی کە ئیشی منی بردبێ لەگەڵ کاردەکە تەلەفۆنی بۆ کردومەوە هاتۆتۆ بۆ شتیکە من ئەڵێم هەموو کەس دەحاز خۆی دەتوانێ ئیشێک دەستکا بە ئیشێکی کاری خۆی لە ئێستاە کە دامەزراندن و شتنیا هەموو ئافرەتێک ئەتوانێ هەستێ بە شتێک بۆ نمونە هەر شتێکە بڵێ ناتوانم تۆ دەستی بەرێ ئەتوانی بە ئاسانترین شێوەیە بەدەستەوە بەست و هەردانیشیت و بڵێ من ناتوانمەوە ناتوانم ئەو ئیشە هەر نابێ بەس تۆ بە تەئیکی دووەرە دەست بەرە شتێک هەردوو سێ جار دووبارەی کەرەوە لە سەری ڕایت. بەرهەمی خۆماڵی وتە کوردەواریەکان لەگەڵ هەنگوین بەشداریم کردووە ئیشی سەرەکی ئێمە باخداری و بەخێوکردنی هەنگام لەم فیستیڤالەدا ئەوەی کە ئێمە ئەمانەوێ پیشانی هاوڵاتیانی بین و بەرهەمەکانی خۆمانی پێ بناسیێنی ئیشەکەمان بە زۆری هەنگوینە لەگەڵ گوێز لەگەڵ بادەم هەنێشتی کوردەواریش کە ئیشی دەستی خۆ من وەکو تەرخێنەکە و دۆینە و کەشک و ئەوشتانە خۆمان درستی ئەەکەین ئەمانەوێ لێرەدا بە خەڵکی بڵێن کە ئەمانە ئیشی دەستی خۆمانە ئەمانە کوردەوارین ئەمانە سەلامەترن لەوانەیە کە لە دەرەوەی وڵات دەهێنرێت و لێرە ئەفرۆشرێت هەوڵاتیان هەتا کوردەواریەکان وەسابشتی دەرەوەی وڵات ناکڕن بەڵام لە ئێستادا کە تۆزەیەها وەسعی کوردستان نالەبارە خەڵک پارەی پێنیە دێت پرسیار ئاکات بۆن منە نرخی شتەکە کەمێک گرانە لەبەرەوەی شتەکە ئێمەش بە گران کڕیمانە بۆن منە من تڕخێنەم دروست کردووە ئەو موادەی کە دروست ئەکە ئیکرم و پێی دروست ئەەکەم بۆ منی زۆر کەوتووە هەوڵاتی ئەڵە گرانە بۆم ناکردرێ ئەڵە پارەم پێین 2 ساڵ و نیوە ئالە فیستیڤالەکانە بەردەوام بەشداریم کردەوە ئیشی سەرەکی ئێمە ئیشی هەنگوینە باخیش ئەکەین باخمان هەیە چکە هەنگەکەنەوە باخی خۆمانە پەروەردەیەکەین بەڵام بەدەم ئیشی هەنگوین و باخەکەشمانەوە لە کاتێکە کە فیستیڤالەکان ئەگرێتەوە بە پێی وەرزەکان مشت دروست ئەەکەم بۆ نمونە تەرخێنەکە و دۆینەکە لە وەرزی زستانە خەڵک حەزی لێتی من خۆم ئەیکەم دۆشاوی تو خۆم ئەیکڵێن محازری ئەەکەم بۆ منە دۆشاوی گەزۆ هە ساڵە لە مەتیقی پێنجنا گەزۆ هەبێت هەم بە وشکی هەم بە دۆشاوی خۆمان ئەیکەین و ئەیخینە ناو پێشنگاکانەوە تاکوونە خەڵک سوودی لێ ببینە بەتەئکید قورسا من لەگەڵ باوکم و دووبرام ئەو ئیشانەی کە بم من ئەکرێت هاوکاریان ئەەکەم بۆ نمونە لە کاتی بڕینە هاوکاریانەکەم لە کاتی پاڵاوتنی پاڵاوتەکانیانەکە بە فەڕاست ئەکرێ هاوکاریانەکەم لە کاتی پێوەکردنی شانە بەو دارەوەی ئەخرێتە ناو هەنگەکەەوە لەوانە هاوکاریان ئەەکەم ماندوو ئەبین زۆریش ماندوو ئەبین لەبەر ئەوەی ئەرکەکە قورسە لەسەر ئێمە بەڵام ئیشەکە ئێمە لەسەر ئەوەی بژێویمان لەسەر ئەوەی مەجبورین هەوڵ بین لەگەڵی پامی من ئەوەیە هەر کەسە لە ئاسی خۆی ئەو توانایە ئەو تاقەوزی کە لە خۆی هەدی بزانێ خۆی لە چ بوارەکە ئەبینێتەوە لەو بوارە کار بکە چونکە ژیان لەسەر ئەوە نەوەساوە یەک کەس کار بکات و تۆ چاڕی دەستی ئەوگەی ئەبی تۆش هاوکاری بیت. لێرە وەکو کارمەند بەشداریم کردووە بە 2 خواردنی جیاواز ئەو شانچی کوفتە لەگەڵ گوێچکە ماسی کرد و خواردنێکی جیاواز زیاتر لە باکووری کوردستانە ناسراوە ئەمەشان کفتەی خاوی پێڵێن بە کوردێکی خۆمان واتە هەمووی پێکهاتەکەی ساوەرەوە هەنێدا و دەرمان پێکەوە تێکەڵەگرێ جوان ئەشێرێتەوە تاکو بە هەویرێکی تون لەگەڵ کاهەوەکە ئەخورێتەوە یەک تۆز بەخواستی مشتریەکانە ئاوی لیمۆی بەسەراکەی لەگەڕ بە هەنار بەو شێوەیە هەنێشتی جیاواز بێنی بە فیستیڤالەکانە زیاتر ئەناسێتەوە خەڵک خواستی زیاترێ بێت ینی ئاشنای ئەم دوو خواردنە ئەبێت لەو کاتانەیە پێم ئەوەیە کە هەوڵ بن زۆریانی قەیچێکە تۆ لەوانەیە بەهرە لە خواردنانە بەهرە لە دەست ڕەنگینیە لە جلوبەرگە لە دوورینی یان چینینی هەنیە جلوبەرگی کوردی خۆمانە ئەوە زۆر باشە. Thank you.